هەر زیانێک کە بە ژینگە دەکا کاریگەری نەرێنی نییە تەنها لەسەر هەرێمێک و وڵاتێک بەڵکو لەسەر گۆی زەوی بەگشتی. جا زۆر گرنگە ئێمە بتوانین لەو کەرستانەی کە یەک جا بەکارمان هێناوە دوو جا بەکاری بێنینەوە، بتوانین لەگەڵ ئەوەیشدا پاڵێوراوەکانمان کە هونەریان تێکەڵ کردووە بەشی هونەری ریسایکلینگ و پاڵێوراوی یەکەممان شەیما ناجی تەمەن 25 ساڵە و دانیشتووی هەولێرە، بڕوانامەی بەکەلولۆسی لە زانستی فیزیادا هەیە. لە یەکەم ساڵی نەزانکۆ هەوڵی خۆی خسۆتە گەڕ بۆ دروستکردنی بەرهەمێکی تایبەت بەخۆی و خزمەتی کۆمەڵگای پێ بکات. ئەم ساڵ بە بەرهەمی ڕووناکەرەوەی ژیان بەشدارە لەگەڵمان. بەرهەمی ڕووناکەرەوەی ژیان بریتیە لە دووبارە قاڵبگرنەوەی بەرهەمە بەکارهاتوەکان. بەرهەمەکەی ڕووناکەرەوەی ژیان کە دروستی کردووە لەسەر 3 لەمپەی جیاوازە، هەروەها جوانیەکیش دەبەخشێت. بەڵێ پاڵێوراوە دوێ سەلار ئەنوەر ژیێوێ 25 ساڵە ژێ هەولێرەیە، دەرچووە بەشێ پەیمانگا هونەرێن جوانە، دەرچووە پەیمانگایەت هونەر جوانە لە هەولێرێ، هەروسا مامۆستا هونەریە ژی نوکە دارا پاییزێ ji têlên karebê zêdetir ji 741 metrên têla karebê bi karînayne bo vî dara payîzê. Rastî jî kevalekê şêmbêjîn karekê destiyê gelek ciwan e û ev têle ew e ya ku bête havêtin ev e jê diriz bûye. Dara payîzê. پاڵێوراوی سێیەم لە بەشی هونەری ریسایکلینگ شەیدا ڕەمەضانە، تەمەنی 24 ساڵە و دانیشتووی شاری هەولێرە. شەیدا دەرچووی بەشی کارەبای پەیمانگای تەکنۆلۆژیایە. بەرهەمەکەی شەیدا بریتیە لە دووبارە بەکارهێنانەوەی سووفی بەکارهاتوو کاری دەست و چینینی پێدەکەن. سێ بەرهەمێن جوان دوی بەشیدا سێ پاڵێورا و سێ بەهرەمەندێ سەرکەفتیان زیرەک داخواست ji berêz Ebdirehman Siddiq dikem serokê desteya parastin û çakirînê jîngehê Herêma Kurdistanê keremkete ser stêjê bo ragihandina xelatê êkê yê vî beşî. ئێوارەتان باش سوپاس بۆ دەستگای ڕوانگە دوو جاری یەکەم بۆ ئەوەی کە لەم سەردەمە جەنجاڵەدا ژینگەی لەبیرە وەک بەشێک لە بەشە گرنگەکانی پرۆژەکانی ژینگەیان لەبیر نەکردووە. دوو بۆ بانگێشتنکردنمان بۆ ئەم ئێوارە ڕووداوە گرنگە کە بە زمانی ئەوان ئەڵێن ئیڤنت. بەڵێ مەسئلەی بابەتی ژینگە و خەڵاتی ژینگە تایبەتمەندیەکی خۆی هەیە. ئەویش ئەوەیە لە ڕاستیدا وەکو کاک عەبدولسەلام لە سەرەتاکەی ئاماژەی بەوە کرد کە دەستگای ڕوانگە و پرۆژەی ڕوانگە پرۆژەی ئومێدە. واتە ڕاستە ئێمە ئێستا براوەی یەکەم ناوزە دەکەین و ناو ئەهێنین، بەڵام لە ڕاستیدا گرنگە براوەی یەکەم لەسەر خەڵاتی چۆن ئەڵێ یەکەمی نەنوێ لە هەمان کاتیشا دووەم و سێیەم نائومێد نەبن، چونکە لە ڕاستیدا خۆی لە خۆیدا ریسایکلین بە مانای ئومێدە. ئەو شتێککە خەڵک پێی وایە بێسوودە ئەمان دەیسەلمێنن کە سوودی هەیە. ئەو شتێکەوە خەڵک پێی وایە لە ژیان کەوتووە و کەڵکی نییە ئەمان پێمان دەڵێن بەڵێ کەڵکی هەیە. براوەی یەکەم بۆ بەشی هونەری ریسایکلین سەلار ئەنوەر. پیرۆزە بەڵێ ئەگەر مایکێ دەستان خۆش زۆر سپاس بۆ ئێوە. دووبارە پیرۆزە کەرەمکەوێرێ بیرۆکە چاوە دروست بوو. ئەوەی من ئیشەکەی من تەلی تەولیدی کارەبایە دووبارە بەکارم هێناوەتەوە. ئەو وەختی من ئەو ئیشەم دروست کرد من تووشی کۆڕۆنا بووم
لەوانەیە ئەگەر بەرهەمەکەشم تەقدیم کردبێت ترسێکم هەبوو بێ لەو کاتەیە چونکە کەسیان ئاگادار نەبوون کە هێنابوومە و کاتی کە تووشی کۆڕۆنا بووبووم بەس پارێزگاری لە خۆم کردبوو ئەکید ینی بە هیچ شێوەیە زیانم بۆ بەرامبەر نەبوو لەبەر ئەوە دروستم کردداری پاییزیشم تیادا دروست کرد لەبەرەوەی جارێکی کە ئەمتوانی ورێک بەخشمەوە بە خۆم و بە ژیان چونکە پاییز بەسەوە نیە گەڵاکان بوەرە بەڵکو جارێکی کەسەر لە نوێ دروستە بێتەوە بۆی منیش جارێکی پاییزم دروست کرد بەڵێ پەیڤێک بۆ ئەم وێنە ببێژە یەک پەیڤ واللهی نوێبوون ژیانە جارێکی کە سپاس بۆ دەزای ڕوانگە مەمنۆزە براوەی دووەم و سێەم دووەم شەیماناجیە و سێمیش شەیدا ڕەمەزانە و پیرۆزە پیرۆزە هەرسێ سەرکەفتیان بله ده دوباره که اینه و هر سی کسیت آماده و یه پالورا بورگرتنا خلات ایک و دو سه هر سی سرکفتینه هر سی سرکفتیت ایکینه لترزبندی دا ایک و دو سه هیا و کو دیجیل دست بکشی و جارا کا دیجی ما دوباره کر کو این همی سرکفتیت ایکمن دوباره سرکفتی بن بردوام بن سالانه هوا ببینین دست خوش بن